لە وەختێک کە جەنابەت هاتووی هەرچی بەرهەمە لەخوای گەورە بەزیاوێ هەمووی زۆرە هیچ بەرهەمێک نییە کە کەم بێت تەنها هەندێک بەرهەمەیە لۆردێکی لەسەرە کە تۆزێ سعری بەرزەبێتەوە سعرەکانیش کاتیە مەسەلەن ئەمڕۆ بەرزەبێتەوە سبێنە دابەزێتەوە بەرهەمێکمان نییە بڵێن کە ئێمە کەمە لە سلێمانیا دەست ناکەوێت یا مەسەلەن وەکو هەندێک ڕاگەاندن باسیەکەن کەمی بەرهەمەیە لە سلێمانیا نەخێر هیچ شتێک نییە سپاس بۆخوا هەموو بەرهەمەکان زۆرن لە شاری سلێمانیا ژنەکانی قایمقامێتی شاری سلێمانی زۆر بە شڕی ئاگایان لێیە ئێمەش ڕەبتێکی کاملمانەیە لەگەڵ جەنابی قایمقامە هەتا دوێنێ کە چوین داوایەکمان لێگرتمان بەرکەوتەیەکی زۆرمانەیە لە علوەی سلێمانیا کارێکمان بۆ بکەن بۆی ئەو تێکەڵاوێ نەبێتەوە جەنابی قایمقام بڕیار یاکەکردنەوەی علوە لە چواری بەیانیەوە هەتا وەکو سەعات 12 نیوەڕۆ بێت ئێستا کاوا تقریباً سەعات یەکە کەسی تیانە ماوردەوردەوە علوە چۆڵە بێتەوە بۆ ئەوەی ئەم بەرکەوتنە کەم بێتەوە و خوا نەخواستە تەشەنەی ئەو ڤایرۆسە دروست نەبێت لەسەر هاوڵاتیانی شاری سلێمانی و دەوروبەری. باز بەخوای گەورە ئێستا زۆر لە جاران زیاتر شت هەیە بە سیارەکانی زۆر لە جاران هەرزانترێکە جاران ئێمە کیلویەکی تەمادەمان ئەگەر بایە بە 1500 دینار ئەمان فرۆش ئێستا ئێمە بە سنووق ئەین بە 2000 تەمادەکەشی زۆر لە جاران جوانترێکە. یعنی سنووقێک تەماتە لە علوەی سلێمانی بە 2000 الحەمدولله و بەڵێ لای خۆم ئەوە ڕۆژانە هەمە سنووقی تەماتەیان بە 2000 خەیار لەو هەرزانترێکە کە ڕۆژی پێنجشەمە دراوە کە بە 450 دینار ئیمڕۆکەنە ئێمە خەیارمان ناوە بە 300 دینار و سیارەکەی زۆر لە جاران هەرزانترێکە هیچ کێشەیەکیشمان لەبەرەوەی هەموو شتێک لەناو علوەی سلێمانیا هیچ مشکلێکی نییە.